بارەگای حکومڕانی مەلیک مەحموودە لە شاری سلەیمانی. ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO لە پێناو پاراستنی ئەو بارەگایە و زیندوو هێشتنەوەی بڕی 90 ملیۆن دینار بۆ نۆژەنکردنەوەی تەرخان دەکات کە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا دەست بکرێت بە کاری نۆژەنکردنەوەی. وەکو CDO لایەنی دابینکردنی بودجێن بۆ تەواوکردنی ئەو نۆژەنکردنەوەی بەڕێستانزان پێشتر بەشێکی کراوە بەڵام بەداخەوە تەواو نەکراوە. ئەو بودجەی کە پێویستە ئێمە لە قۆناغی یەکەمان 90 ملیۆن دینارمان داناوە، بەڵام ئێستا خۆتان زانن بازار گۆڕانکاری بەسەر هاتووە تەسەورەکەین پارەی کەشی پێویست بێ، بەڵام ئامادەین بودجەی بۆ دابینکەین. ئێمە سەرپەرشتی نۆژەنکردنەوەکە ئەکەین لە ڕێی دابینکردنی بودجەوە. بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی هەڵەسن بە کاری نۆژەنکردنەوەکە بەو شێوە کۆنەی کە خۆی هەبووە. ماوەی 11 مانگمان بۆ داناوە بۆی تەواو بێ و لە دوای ئەو مانگ 11 مانگە ئێمە بەڵێنمان لە حکوومەت وەرگرتووە کە پێویستە کا بکرێتەوە بەڕووی خەڵکە، ئایا وەکو مۆزەخانەیەک یاخود وەکو شوێنێکی گشتی. بڕیارە کاری نۆژەنکردنەوەی بارەگای مەلیک مەحموود بە دوو قۆناغ لەلایەن تیمێکی پسپۆڕ و شارەزای بواری شوێنەوارەوە ئەنجام بدرێت بە هەمان دیزاین و شێوازە کۆنەکەی خۆی. ئەم پرۆژەیە واتە ئیشی تیا کراوە، بەڵام یەکێکە لە پرۆژە تەواو نەکراوەکان. بۆیە بە خۆشحاڵی ئەوانەیە لە ڕێکخراوی CDO ئەو بڕە بودجەی کە ئێساوەکو ئەپدەیتێکی تازەیە بۆ ئەم پرۆژەیە هەستاون بە دابینکردنی ئەو لیژنەی کە پێشووتر هەبووە و نۆژەنی کردوێتەوە ئەو داتا و ئەو زانیاریانی لایەنە هەر ئەوانن دووبارە هەڵستنەوە بە نۆژەنکردنەوەی دوو قۆناغا بینێتەوە. قۆناغ یەکەم کە بارەکەی شێخ مەحموود ساحەکەی بەردەمێتی و باخ و نافورە و سەوزایەکەیەتی. قۆناغی دوای ئەوە بینایەکی تری هەیە کە لە بەردەم ئەم ساحەیە لە بەردەم باخەکەیە بۆ داغڵبوونی وەکو بەشێکی ئیداری بۆ مۆزەخانەکەی بارەگای مەلیک مەحموود بەکارێت. ئەوان لە قۆناغی داهاتووترایە. ئەگەر چی لە چەند ساڵی ڕابردوودا زیاتر لە 415 ملیۆن دینار بۆ کاری نۆژەنکردنەوەی بارەگای مەلیک مەحموود تەرخان کرابوو، بەڵام بەهۆی ئەو قەیرانە داراییەی بەرەو هێرێمی کوردستانی گرت کاری نۆژەنکردنەوەکەی ڕاگیراوت بە تەواو نەکراوی بەجێ هەڵدرا. ئەوەشی کە نۆژەن کرایەوە تێکچوو ڕووخا. بۆیە لە ئێستاشدا ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO بودجەیەکی تایبەتی بۆ کاری نۆژەنکردنەوەی تەرخان کردووە. شوێنەوار ناسانیش داوا دەکەن ناوچە شوێنەوارەکان گرنگی بەردەوامیان پێ بدرێت. گرنگیدان بە شوێنەوارە مێژوویەکانی شاری سلێمانی و هاوکات نۆژەنکردنەوەی بارەگای مەلیک مەحموود ئەوە لە داهاتوودا ئەم شوێنانە دەبنە مەڵبەندێک بۆ ڕاکێشانی گەشتیاران بۆ شاری سلێمانی و ئاشنابوونیان بە مێژووی کورد. هێمن کەمال، کورسات نیۆز، سلێمانی.